دوای ئەوەی شەوی 23 مانگ فەرزین کەریم خاڵی سەروین نۆبەدار لە ئەکاونتی تایبەتی خۆی لە فەیسبوک نووسی بووی سەروینی خوشکە زای تونند و دیژی بەرامبەر کراوە و سووتێنراوە. ئەو ڕووداوە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا وا بڵاو کرایەوە کە لەلایەن باوکیەوە سووتێنراوە لەبەرەوەی ئامادە نەبووە بیداتە ئەو کوڕەی کە چەند جارێک خوازبینی سەروینی کردووە. سەروین نۆبەداری تەمەن 21 ساڵ خەڵکی قەزای مێرگە سووری سەر بە پارێزگای هەولێر بوو و خوێنکاری قۆناغی سێی زانکۆی ئیشک بووە لە هەولێر. NRT چەندین جار پەیوەندی بە خاڵ و کەسوکاری سەروینەوە کرد، بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن و دواتر خاڵی سەروین لە ڕێگەی ئەکاونتەکەیەوە ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە و دەڵێت بە هیچ شێوەیەک لێدوان نادات بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاست و دروست ڕووداوەکە ئاشکرا بکرێت. هەر بەپێی ئەو زانیارانەی بڵاو کراوەتەوە دوای ئەوەی کوڕێک چەند جارێک دەچێتە خوازبێنی سەروین، بەڵام باوکی سەروین ناڕازی بووە لەسەر هاوسەرگیریەکەی لەگەڵ ئەو کوڕە. بۆیە دوای ئەوەی سیانزەی مانگ دووبارە ئەو کوڕە دەچێتە خوازبینی، باوکی تووڕە دەبێت و سەروین لە ماڵەکەی خۆیدا بە بەنزین دەسووتێنێت و NRTش لە چەند سەرچاوەیەکەوە زانیوێتی لە ئێستادا باوکی سەروین دەستگیر کراوە. بەپێی بەدواداچوونەکانی NRT سەروین نۆبەدار ڕۆژی 15 ئەم مانگە براوەتە نەخۆشخانەی ڕۆژئاوای هەولێر بەهۆی ئەوەی سەروین لە سەدی جەستەی سوتاوە دوای یەک هەفتە و ڕۆژی 22 مانگ لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. هەرچەندە لە سەرەتای ڕووداوەکەوە پۆلیس هیچ ڕوونکردنەوەیکی لەبارەی ئەو ڕووداوە نەداوە، بەڵام دوای ئەوەی دەنگۆی سووتانی بڵاو کرایەوە پۆلیسی سۆران ڕایگەیاند بە پێی لێکۆڵینەوە سەرەتاییەکان ئەو ڕووداوە قەزا و قەدەرە و بەهۆی ئاگرکەوتنەوە لە مۆلیدەی ماڵەکەیان سوتاوە و لێکۆڵینەوەکان بەردەوامن. لە 16 مانگەوە کاتژمێرێکی شەو لەلایەن نەخۆشخانەی بلێ ئاگادار کراینەوە بەبوونی دوو حاڵەتی سووتان. دوای ئەوەی پۆلیس گەیشتە نەخۆشخانە و لێکۆڵینەوەکانی دەست پێ کرد و سەردانی شوێنی ڕووداوەکەی کرد. لە وەکو لێکۆڵینەوەی سەرەتایی لە لێکۆڵینەوەی سەرەتاییدا بۆمان وا دەرکەوتووە کە ڕووداوەکە ڕووداوێکی قەزا و قەدەر بووە بەهۆی ئاگرکەوتنی بنزینی مۆلیدەی بووە هۆی سوتانی خوشکێک و برایەکی. بەڵام لەبەر خراپی باری تەندروستیان و ڕێژەی سوتانیان نەمانتوانی گفتاریان وەرگرین تا دوجار لە 22 مانگە کە دەکاتە ڕۆژی پێنجشەمە لە نەخۆشخانەی هەولێر گیانی لەدەستداوە. تا ئێستا جگە لە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان هیچ لایەنێکی فەرمی ئەو زانیارانەی پشتڕاست نەکردوێتەوە. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان لە ڕاگەیەندراکدا ئاماژەی بۆ کردووە بەپێی وتەی کەسە نزیکەکانی سەروین لەلایەن باوکیەوە بە بەنزین ئاگری لێبەردراوە و سوتاوە، پاش هەفتەیەکیش لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. ئاماژەی بۆش کردووە باوکی سەروین سەرەتا چەقۆی لە دەستی سەروین داوە و دواتر بەنزینی پێدا کردووە و ئاگری لێبەرداوە و سوتاوە. برایەکی سەروینیش بە هەمان هۆکار سوتاوە، بەڵام لە ژیاندا ماوە. NRT پەیوەندی بە غەفور ئەحمەد قایمقامی مێرگە سوورەوە کرد، بەڵام ناوبراو ڕەتی کردەوە ئەو کچە لەلایەن باوکیە سووتێنرابێت و ڕایگەیاند دەنگۆی جیاواز لەسەر سوتانی ئەو کچە بڵاو کراوەتەوە و ئەوان بۆ ڕاستی بابەتەکە لێکۆڵینەوە دەکەن. وتیشی ئەگەر باوکی ئەوەی کردوێت ئەوە بەپێی یاسا مامەڵی لەگەڵدا دەکرێت، بەڵام لە ئێستادا نەک تەنها چۆنێتی سوتانی سەروین نادیارە، بەڵکو هۆکارەکانی سوتانی سەروینیش بە نادیاری ماونەتەوە. سۆران ڕەشید، NRT.